درباره وی مشاره گوتوبیجه که دگل برس معروف هرکی جگیر سروکی جورا بازرگانی هولیره لهولیره گوتوبیج بکن برس هرکی تو بخیرات جبو کردستان 24 اف کار آسانین بردوام حکومت آرما کردستان جبو و برهینه رنگ چاوا دبینن حتی کلتور خیرخوازی بردوامی پی بدن لهرما کردستانه. دستان خوش به زور سپاس ایما بناوی جوری بازرگانی و پیشسازی هولیر لسرتا دستخوشی که گرم آراسته جنابی سروک حکومتی حریم کردستان دکین به پیدانی قلغانی رزدینان لبو بشکل و برهینر و بازرگان و سرمایه‌دارکانی حریم کردستان به تایبەتی شاری هولیریش اما خوی لخوی دا سروک حکومتی حریم کردستان لسرتای دست بکاربون یا پاڵپشتێکی گەورەی خۆی ڕاگەیاندووە کە بەردەوامیشە لەسەری بۆ ئەوەی بتوانین وەبەرهێنەر و سەرمایه‌دار و بازرگانانی ئێمە بە گوڕوتینێکی دیکە لە کارەکانی خۆیان بەردەوام بن و لە ڕووی وەبەرهێنانەوە بەردەوام بن و لە سەرەتاوە هەستەوە بە پێدانی تاکو ئێستا لە سەرەتای دامەزراندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێدانی 410 مۆڵەتی وەبەرهێنان لە هەموو سێکتەرەکانەوە لە هەموو سێکتەرەکانەوە کردوویەتی و هەروەها لە ڕووی ئابوووریەوە وای کردووە پشگیریەکی تەواو پێشان بداتن و بەوە بەرهێنەر و بازرگانان و سەرمایه‌دارانی ئێمەش لە بەرامبەردا لە بەرامبەر ئەو کار ئاسانەیە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کردوویەتی ئەوانیش درێغیان نەکردووە لە کاری خێرخوازی و هەروەها لە خزمەتکردنی بەشێک لە هاوڵاتیان و هەروەها دامەزراندنی چەندەها خوێندنگا و هەروەها لە کەرتی تەندروستی وەکو نەخۆشخانە و شتی واش ئەمەش ئەوە ناگەیەنێ کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت لەو ڕۆیەوە پشگیری کردبن چونکە ئاستی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە دامەزراندنی کابینەینەوە گەیشتۆتە بڕی 15 میلیارد دلار تاکو ئێستا و پشگیریەکانی جەنابیشیان بەردەوامە و هەروەها ئەمە من ناتوانم لێرەدا بڵێم ئەمە تەنانەت لەلایەن کارتی تایبەتەوە ئەوە کارێکی خێرخوازیە دەتوانین برێن کارێکی مرۆڤانیە چونکە لە کارتی گشتی و کارتی تایبەت لە هەرێمی کوردستان دوو ڕووی یەک دراون هەردووکیان تەواوکەری یەکترن لە هەموو جیهانیشدا ئەگەر سەیر بکەین کارتی تایبەت هەردەم لە کاتی ئاستەنگەکان لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕووی ئابووریوە چ لە ڕووی داراییوە توانیوتی ئەو فەراغانەی حکوومەت پڕ بکاتەوە لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو گەڕوتینێکەوە خزمەتگوزاریەکی باشی بۆ ئامادەکردوون هەروەها مۆڵەتی پێداون هەروەها دەتوانم زەویان پێدراوە هەروەها لە ڕووی دەواازەکانیش بوو بازرگانان ئەو کاڵانەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکا و لە کاتێک هەناردەشی دەکا کار ئاسانی زۆری بۆ کردوون و هەروە خزمەت گوزاری ڕێگاوبانی بۆ ئامادەکردوون ئێمەش وەکو ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر دەستخۆشیەکی گەرم ئاراستەی هەم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەر وەکو و هەروەها برایانی و بەرهێنەر و سەرمایه‌دار و بازرگانانی خۆشمان دەکەین ئەف کاری خێرخوازی و بەرهێنەر و بازرگانان لە هەرێما کوردستانە دیکەن جێ دەستخۆشیە و جێ دڵخۆشیەیە چ بۆ هەموو ئالیەکێ لێ چ بهێتەکردن وەکە ژوورا بازرگانی هەولێرێ ینی چ بهێتەکردن ji بۆ vê çendê ev keltûre berdewam bîtin yan hêşta berfirehtir bîtin bazirgan we berhênerên herêma Kurdistanê hez bi berpirsatiyeka mezintir bikin şan bi şanê hikûmetê hewl bidin ji bo avakirina zêdetira herêma Kurdistanê. بەڵێ ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە لە هەشتی مانگی یەکەوە تاکو ئێستا دەستەوەستان نەوەستاوە شانبەشانی حکوومەت ئێمە دامەزراندنی ژووری بازرگانی ئەوەیە کە پارێزەری خەڵکانی خۆی بێت لە بازرگان و سەرمایه‌دار و هەروەها وەبەرهێنەرەکان و لە هەمان کاتیشدا پارێزگاری حکوومەتی هەرێمی کوردستانیش بێت ئەوە ئەولەویاتی دامەزراندنی ژووری بازرگانیە ژووری بازرگانی لە سەرەتای دامەزراندنی وەکو گوتم ڕۆژانە یاکو بلێم هەفتانە و مانگانەش چەندەها دیدار بوو بازرگان و وەبەرهێنەرەکان ساز دەکات لە ژووری بازرگانی لەگەڵ برا بازرگانەکانمان لە دەرەوەی وڵات
لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتی ئازەربایجان لە وڵاتی تورکیا لە وڵاتی ئەرمەنستان هەروەها لە وڵاتە عەرەبیەکان ڕۆژانە ئەمە بیتوبیان بۆ ئەنجام دەدەین لە ڕێی ژووری بازرگانیەوە تاکو بتوانن ئەو ئەزمونەی وڵاتان بهێنە هەرێمی کوردستان و لێرە جێبەجێ بکەن. من نمونەیەکت دەدەمێ پێش چەند ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان تەنانەت کیسە لایلۆنێکیش باە دەبووە لە دەرەوەی وڵات بهێنێتە هەرێمی کوردستان. خۆشببختانە لە سیاسەتی حەکیمانەی سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان توانی ئێستا ئەو بەروبوومە بووتە بەروبوومێکی سادە و لاوەکی ئێستا دەستمان کردووە بە دامەزراندنی چەندەها کارگەی مامناوەند و کارگەی قورسیش. ئێستا باشووری عێراق احتیمادی لەسەر بەروبوومەکانی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی یارمەتیان بدات لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی پیشەسازیەوە هەروە لە ڕووی بەروبوومەکانی کشتتوکالیشەوە. ئێستا لە ڕێی ژووری بازرگانیەکان ئێستا ئەمە ئامادەکاری دەکەین هەروەکو چۆن چەند ڕۆژێک پێش ئێستا توانیمان بەروبوومی کشتتوکالی هەرێمی کوردستان وەکو پەتاتە بگەینە وڵاتانی جیهان هەروەها بەروبوومی هەنار بگەینە وڵاتانی ئەوروپاش ئێستا بەروبوومی هەرێمی کوردستان لە بەکاربردن و هەناردەوە دەمانەوە وای لێ بکەین بگەینە ئاستێک بکرێتە وڵاتێکی وە بەرهێن و هەروەها هەناردەش لە جیاتیەوەی هاوردەی بکەین. ئێستا هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری بەرەو پێشچوونە هەروەها لە ئاستێکی وادا بوویتە ئاستێکی زێڕین کە بتوانێت ژێرخانێکی ئابووری گونجاو بۆ خۆی ئامادە بکات. زۆر باشە ئەف ئاسانکاریên حکوومەت هەرێما کوردستانی تایبەت یەک سەرک وەزیران شبوو بازرگانان تایبەت و بەرهێنەران و لێخۆشببوونا ڕسوماتان و کار ئاسانیکردن دە هەمی واراندا تا چەند دبتە فاکتەر بۆvەیەکی و بازرگان زێدەتر گرنگیە بە کاری خێرخوازیێ بدەتن یان وە بەرهێنەر گرنگیە بە کاری خێرخوازی بدە تایبەت ئەو وە بەرهێنەریش دەربەشتێتن بەرێز هەرکی ینی تا چەند وەها ینی ئەف کەلتورە دروست ببیتن یان وەها وی وەربەرهێنەرێ دەربەژی بکەن و هەرێما کوردستانی کاری وە بەرهێنانی یان بازرگانی بکەتن و لە پاڵ کارێ خوێ وە بازرگانی وە بەرهێنانێ ئیتر کارێ خێرخوازیژی دناوە وڵاتدا بکەتن خاف نەتنێل هەرێما کوردستانی وڵاتین جیهانیژی هەمان ئەوەیە. بێگومان ئەمە ئێستا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە چەندەها لێژنەیەکمان لە ژووری بازرگانی و پیشەسازی پێکەینەوە لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆکی ژووریش ڕۆژانە گفتوگۆ دەکرێتن لەسەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرمانگە ئیداریەکانینەوە حکوومەتی هەرێمی کوردستان کار ئاسانی و هەروە کەمکردنەوەی ڕۆتین بەکاربهێنرێتن لە ڕووی ئەو بازرگانانەی کە ڕۆژانە هاتوچووی دەرەوە دەکەن بۆ هێنانی کاڵایەکانیان هەروە لە ڕووی دەواازەکانیشەوە خۆتان دەزان چەند ڕۆژێک پێش ئێستا گرفتی سوتەمەنیمان هەبوو لەلایەن برا بازرگانەکانەوە ڕێگەیان پێ نەدرا بوو کە سوتەمەنی لە دەرەوە بینن. بەڵام سیاسەتی حەکیمانەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە کە ڕێگە خۆشکەر بێتن و بڕیاریدا بە برا بازرگانەکانمان دەتوانن لە دەرەوە ئەو سوتەمەنیە وەکو هاوکاریەک بێنن بۆ ناو هەرێمی کوردستانەوە بەرکو لە ڕووی نرخەوە لەسەر هاوڵاتیان کەمتر ببێتەوە و هەروە کار ئاسانی و ڕۆتینیات کەمتر بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن ئەو بڕە سوتەمەنەی لە دەرەوە بین ناو هەرێمی کوردستان. لە بەرامبەریشدا من تاکیدم برا بازرگان و سەرمایه‌داران و هەروە و بەرهێنەرەکانی کوردستان درێغیان نەکردووە لە کاری خێرخوازی. ئەگەر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە وەکو ژوورە بازرگانیەکان چاودێر بین لەسەر برا بازرگانەکانی ئێمە ڕۆژانە بزانین گرفتەکانیان لە چه ئاستێکە ئەمە بتوانین ئەو گرفتانە بە زووترین کات بگەینە لای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی جێبەجێ بکرێ دڵنیا بن کارە خێرخوازیەکان و کارە مرۆیەکان بەردەوامتر دەبن و داواش دەکەم لە برا بازرگانەکان و هەروەها وەبەرهێنەرەکانیش هەرێک لە ئاستی خۆی ئەوانیش دوو شت ڕەچاو بکەن لە کاتێ هێنانی هەر کاڵایەک لە دەرەوەی وڵات بتوانن تەنانەت ئێمە کە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی زۆر تاکیدمان لەوە کردوتەوە لە ڕووی کوواڵێتیوە ئەو کەلوپەلانەی کە دێنە ناو هەرێمی کوردستان یان سوتەمەنی دێتە ناو هەرێمی کوردستان لە کوواڵێتێکی هەرە بەرزدا بێتن هەروەها لە ڕووی نرخیشەوە ڕەچاوی بارودۆخی خەڵکەکە بکری هەروە ڕەچاوی حکوومەتی هەرێمی کوردستانیش بکرێ لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە دامەزرانی کابینەی نوەوە گرفت و ئاستێکی زۆریان بۆ دروست کردووە. بەڵام ئێمە وەکو
ژوورە بازرگانیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان هەردەم سەیری دواوەمان نەکردووە ئێمە ڕێگایەکمان هەڵبژاردەوە ڕێگایەکی سیرات المستەقیم بۆ پشتگیری هەموو هەم هاوڵاتیان و هەم لە کارتی تایبەت و بەرداوامیش دەبین خۆش تایبەت سەر باژێرە هەولێرە ئەو بازرگانێن و ئەندامن ژوورە بازرگانیە هەولێرێدا ینی هین وەکە ژوورە بازرگانی داخوازێژێتکەن و بێن کارێن خێرخوازیە بکەن یان ئەو بخۆ هەست بەرپرساتێتکەن ئیتر کارێن خێرخوازیێتکەن لە هەرێما کوردستانی ئەگەر کورتی بەرسێ بدەیت لە هەر شوێنێکی دنیا ئەگەر تۆ سەیری بکەیت کە حکوومەت هاوکار دەبێت ژوورە بازرگانیەکان بازرگان و بەرهێنەرەکان بە ئەندامی خوان بزانن خۆ ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر کە بە تایبەت باز دەکەم ژووری بازرگانی و پیشەسازی ماڵی هەموو بازرگانێکە ماڵی هەموو بەرهێنەرێکە کە ئێمە بتوانین بەرگریان لێ بکەین و کاریان بۆ بکەین و کار ئاسانیان بۆ بکەین نەخیر هیچ کاتێک ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر داوامان لە هیچ برا بازرگان و بەرهێنەرەکان نەکردووە بێن کاری خێرخوازی بۆ خەڵک بکەن یان لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بیکەن بەڵکو ئەوانە خەڵکی هەولێر وا فێرکراوە خەڵکی هەولێر لە ڕووی خێرخوازی و کاری مرۆڤانە وا پەروەردەکرەوە لە سەرەتاوە کە خۆیان بێن ئامادەباشی دەرببڕن بۆ ئەوەی کارەکان ئەنجام بدەن لە خزمەتگوزاریدا هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و هاوکاریکردنی ئەوان ئەرکی سەرشانی ژووری بازرگانی پیشەسازی هەولێرە سپاس بەڕێز معروف هەرکی جێگرێ سەرروکێ ژوورە بازرگانیە هەولێرێک و لە هەولێرت گەلمە بووی گەلێک سوپاسی نەرهەبن